ئێستا حەز دەکەم دوو هاندەری بەرشۆنە ببینمەوە بچینە لایەن بەس نییە ئەمە وای دەبینم بەس لە کۆمنتەنا لە کۆمنت گەلە زۆرە چەند دیاری ریال مەدرید دەدۆڕێ ئەمڕۆ چی لە ئارادایە؟ سەرەتا بەخێراتتان دەکەم سڵاوم لە بۆ مەدریدیستاکان بە تایبەتی لە هەشت دیاری ڕابردوو 4-4 بووە لە کۆی چل گۆڵ 20 گۆڵ بە 20 گۆڵیان لێکدی کردووە دەتوانم برێم کلاسیکۆ میشە بەر بە چێژە و ئێمە گەشتبینترین ئەو کلاسیکۆیە زۆر چاوەڕوان دەکرێت ریال مەدرید براوە بێ ئەگەر بۆ ریال مەدرید ئەو کارەوەمە حازرترین ولاما کاتشدا وا بیر دەکەینەوەکەوە ئێمە ئەو ساڵ لالیگامان دەوێت لێ پێویستە خاڵە دەست نەدەین باشە ڕێژێکی بەرچاوی هەندەران لێرە با کۆبوونەتەوە بەڵێ ڕکابەرتان نییە لێرە؟ خۆی هێشتا کاتەکە ماوە زۆر زیاترن بەڵام دەستی هەندێک ڕیان لە کوردستان هەمیشە لە کۆبنەوەکان ینی لە یاریە گرنگ و گەورەکان کۆبنەوە ئەنجام دەدەین لە ئێستا حالیان لە سلێمانی و لە کەرکوک و لە شیرازێ و لە جیانەش کۆبنەوەمان هەیە ئیتر سەبارەت بە مەوزوعی ڕکابەر نازانم ئێمە بۆ خۆمان کۆ دەبینەوە بۆ ڕکابەرەکانمان نییە یعنی ئاگاداریان نیم ئەسڵان پێشم خۆش نییە ینی بەڕاستی چکۆر ڕاست هەرچەندە وەرزش پێیان یاشتە بەڵام پێم خۆش بۆ ئەوانیش هەیان بە بێکەوە بمانتوانی بەڵام چی دەکەیتر نیچ بەرشۆنە دەستیان دەرانی نییە؟ وەرە نەگنیانە وەڵڵای ئێستا حەز دەکەم دوو هاندەری بەرشۆنە ببینمەوە بچینە لایەن بەس نییە ئەمە وای دەبینم بەس لە کۆمنتەنا لە کۆمنت گەلە زۆرە بەڵام وەکو فیزیکی کە خۆی دەرخا وەکو ڕابەر کە بە شانازیەوە برێ من ڕیالیم بەم بۆ برێ بەرشلۆنەیەم نییە باشە پێشبینی دەکەی یاریەکە چەند بە چەند کاگرابەت حەز دەکەم ریال مەدرید براوە دەبێت بە جیازی 2 گۆڵ ئینشاءڵڵا واش دەبێت و ئەوە پێشبینیە نازانم لەوانەیە واڕوونەدا بەڵام گەشتبینین و وای لێ دەچێت باشە ڤینیسیۆس لەگەڵ کەپلەکەی ئاشت بۆوە گوڵیشی بۆ برد پێشبینی دەکەی ڤینیسیۆس گۆڵ بکاتم شەو قەنەعەت کە ئێمەوە کوواندرایان بەرشۆنە نین بیرمان تەنها لەلای ئەو بابەتانە بێ ئێمە تەنها لاچشە سەوز و ئامادەکاریەکان ریال مەدرید لە ڕووی دەرونی و توانای جستەی و ئامادەکاریەکان زۆر باشتر ئامادەیە ئیتر ڤینیسیۆس ئەگەر دڵخۆش بێ بە قسەی ئێوە یاخۆ بۆ هەواڵانێکە بیستمانە ئیترەوە 2000 باشە